بەخێر ئەو جەبا باسی بەرهەمە تایبەتەکانی خۆتان بکەیت. بەرهەمەکانی ما کۆمەڵە بەرهەمی ناوازەمان هەیە ئەمانە تایبەتە بە دوکانی مام حازی یا کاری دەستی خۆمانن هەموویە. با لە هەنجینەکەی ڕادەست پێ هەنجینەکە مام حازی بەخۆ سەرپەرشتی مێشەکانی دەکات. مێشەکانتان هەیە بە خۆتان هەمومان ئیخویە. یعنی هەنجینەکە کوالیتی زۆر بەرزە ئەو کەسانەی سوکەری هەیە زەختیان هەیە دەتوانن هەنجینی مام حازی بەکاربێنن. باشە ئەتوو زانیاری لەسەرێکە خو دروست دەکرێت. بەڵێ هەنجینەکانمان ئێستا کە لەو مەوسیمە دەگوازرێنەوە بۆ چیای کۆدۆ و حاجی ئۆمەرە لە شوێنێکی پڕ گوڵ و پڕ بەڵێ باخ و شتی جوان دادەنێ بۆی تامی هەنگوینەکە تامێکی زیاتر ببەخشێ بە هەنگوینەکە. بەڵێ ئەوەی باتە هەنجینەکە بەس بە گوڵ ئەوە دەبیتن؟ بەڵێ تەبحان ئەوە هەموو خواردنی مێشەکانمان گوڵ. باش ئەو تایبەتمەندی هەنجینەکە هەنجینێکی ئەسڵ و دەرەجەیەک مام حازی بەخۆی سەرپەرشتی دەکات. بەڵێ باشە بزانین باش ئاوی بنێشت ئەمە لە دار قەزوان دروست دەبێ لە ئەو دارەی قەزوان بەرهەم دێنێ وانی بنیشتی کوردیش هەر لە داری قەزوان بەرهەم دێ. بنێشتە تاڵی لێ دروست دەبێت لە بنێشتە تاڵ بنێشتی کوردی و ئاوی بنێشتی لێ دروست دەبێت. ئەو ئاوا تایبەتمەندیەکی خاصی خۆی هەیە خاستن ئیمە کە فرێشە و هیچ بابەتێشتە دانیا تەنها بنێشتە. باشە دێنێن لە بۆ ماعیدەی زۆر باش ئەوەیان بۆ قۆڵۆن و ماعیدە و غازات و کلیە باشترین بەرهەمە ئەوانەی استعمالیان کردی استفادەشی زۆر خێڵیان بنیشتی تار لەگەر بنیشتی کوردی جیاوازی هەیە. طبعاً خاڵستەکەی بنێشتە تاڵە دروست کراوەکانی بنێشتی کوردی و ئاوی بنێشتە. واتە ینی ئەوەش زۆر سروشتیە و بەڵێ سروشتیە تەنها بنێشتە تاڵ و ئاوە هیچ بابەتێکی تارسەرێکی سروشتی زۆر باشە. بەڵێ باشە شەربەتمان هەیە شەربەتی هەنار. ئەو شەربەتی هەنارە شەربەتێکی فرێشی زۆر خۆش و بەتامە شتێکی زۆر بەلەزەتە وەکو هی بازاڕ نیە نزبەی هەموو شەکر و لێ منزی ئەو بابەتانە بێ. بەڵێ هەنار و ئاوە بەڕەنجی دیارە. بەڵێ ئەوەش دروستکراوی خۆمانە یعنی دەستی ڕەزی باغیشتان هەیە. طبعاً ڕەز و باخمان نییە بەڵام ئیتفاقێکمان دەگە کۆمەڵە باخێک هەیە هەنارمان بۆ خەزن دەکە هەتاکو هەنار پێڕادەگات و ئەومان هەیە. بەڵێ باچینە سەر شتێکی دیکە ئەمەیان دۆشاوی تووە دۆشاوی تو یەک لە کاریگەرە هەرە باشەکان بۆ ڕحمی ئافرەتان بەکاردێ ئەو مناڵ نەبوون و کیس و ئیلتیهابات ئەمەیان یەکە ئەبێ بە خاڵەسی دروستکرێ هیچ بابەتێکی شەکریل بۆ بەکارنێ بەتەنیا تووە دۆشاوی توی پێدەرێ. باش دەزانی کو دروست دەکرێگە لە ئەوە بە خۆمان دروستی دەکەین دروستکراوەکەی تەنها تووە شل دەکرێت تۆ دەبکرێتە دۆشاوێکی خاڵس وەکو دۆشاوی ترێ هیچ مادەیەکی بەکارنەیە تەنها تو ئاوە ئەبێتە ئەو بابەتە ئەو کەسانی ئەو مشکلیان هەیە ئەمە بەکاردێنن. زۆر باشە دێنە سەر ئەم بابەتە خەلیسێ خەلیسێ و ئەوانەی چەوری سەرجگەریان هەیە چەوری کەمەریان هەیە باشترین و یعنی بە ئیستیفادەترین بەرهەم ئەمەیە. زۆر ڕاستە ئەتوانی ئەمەیان بەکاربێنی خەلیسێ و بەڵێ ئەوش بنیشتی کوردی ئەو بنێشتە تاڵەکە هەمان ئەو بنێشتە بەدەستی خۆمان دروستی دەکەین وەکو ئەو بنێشتە نییە کە ماوەیەک ڕکلامی بۆ دەکرا لە سین دێت و یان پارافینی پێ تێبکرێ کوردی یعنی لێرە بەرهەم بێ. بەڵێ ئەوە دەستی خۆمانە یعنی هەر ئەم لۆگوێ و ئەم قاپەت لە هەر شوێنێک دیت بزانە شتێکی زۆر هیچ تەقلیدی نییە تەنها ئەمە هەیتمان لۆگۆی خۆمان لەسەرە و حنوانی خۆمان لەسەرەوە ئەوە بە کوالیەتێکی زۆر بەرز دروست دەکرێت هیچ مادەش تێدا نییە ئەوانەی مشکلەی ماعیدەشیان هێ دەتوان بەکاربێنێ. زۆر زۆر خۆشتان هەیە بەخێر بە سەرچاو دێنێرانە ئەمە تێکەڵەیەکی خورما و جەنجەفیل و هەنجین و مکەسەراتمان هەیە ئەمە وەکو مقەویاتە ئەو کەسانەی قاحا لە قاحا ڕاضە دەکەن دەتوان بیخۆن. بەڵێ دەتوانن بیخۆن یان هیچ مادەیەکی زیان بەخشی تێدا نییە. سروشتی زۆر باشە. بەڵێ ئەوەی تەنیشتەوی نانی هەنجیرە شلکراوەکی هەنجیری خۆمانەیە بەبێوەی هیچ مادەی شەکری تێبکرێ بۆ ئەوانەی سوکەریشیان هەیە دەتوانن ئەمەیان بەکاربێنە.
ئەمەشیان کونجە ئەمە کونجێکی کاری دەستیە بەدەست دروست دەکرێ وەکو معمەلەکان نییە بەردی تێدا بێ یان زۆر شیرن بێ شیرناتەکەی تەبیعیە شەکری نییە کەمێک دۆشایی بۆ بەکاردێ بەس بۆەوە یەکدی بگری یانی ئێستا بەس هەندی ئەوە کونجی و دۆشاوە کرایە و بەڵێ ئەتوانی ئەوە بەکاربێنێ ئەوانەی سوکەریشیان هەیە ئەمەشمان هەیە ئەوە شەکاری دەستی خۆمانە ئەمە قەزوانە ئەو قەزوانە لە ناو دۆشاوە زیاتر خەڵک ئەو هەدەخوا بەڵام ئێمە مۆتحای شیرنمان بۆ زیاد کردووە کەمێک شیرنترە لە ناو دۆشاوی یانی ئێستاەوە شیرنە یان ترشە شیرنە لە ناو دۆشاویە دۆشاوی قەزوان ترش نییە؟ نە قەزوان احتیادیە قەزوان احتیادیە بەتەڕی ڕاستەکەی ترشە بەڵام ئەو هەیەیان دارەکەیان یعنی کاکڵەکەی احتیادیە بەس ئێمە خۆشمان کردووە بە دۆشە خۆشتان کردووە باش بزانم کامیان زیاتر خەڵک خواستی لەسەر وەڵاهی خواست لەسەر بوونەکەی ئێمە هەموو شتەکانمان چونکە ئی خۆمانە و فرێشە کاری دەستی خۆشمانە زیاتر احتیمال ناکەینە سەمەعمل شتەکانمان هەمووی باش ئەلحەمدولیلا ئەوی باگلیان لێ نەبووە ئەمە نانە قەیسیە ئەوە نانە قەیسیە نانە قەیسیە لە ناو چیمان داناوە لە ناو شات و سرکەمان داوناوە ئێستا چەند خۆشە دۆشاوی شات و سرکە نانە قەیسیە لە ناو دۆشاوی ئەجوڵای ئەوە لێ نابتەوە بە قورآن ئەمە تامێش تایبەتی هەیە ئەمە دەستکردی خۆمانە نانە قەیسیە نانە قەیسیەکە فرێشە زۆر بەتاموچی بڵێ نانە قەیسی لە ناو تێرەمەندی ئەمە ئەو بابەتەیە کە ئەو ساڵ یعنی زۆر خەڵک ڕای لێ بووە زۆر بەجددی زۆر بەتامە خاستە لەوانی حەزیان لە شتی ترش ترش خاستن بەڵێ گوتن نانە قەیسە لە ناو دۆشاوی ناو شات و سرکەی تێکەڵی دۆشاوی شات و سرکەی بەجددی بەتام بۆزی تو مایکەکەم لێ وەگری مەمنونت دەبە ئەوەش گوتت جێڵاسەوە نیە ئەمەشیان جێڵاسە تەمەرەندیەوە نیە بەڵێ زۆر بەتامە ئەمەیان جێڵاسە ئەمەیان گەرازە ئەمە بە دەبی ئەوە ترشتر بیوە نیە ئەمەیان کەمەک ترشترە لەمەیان بەڵێ وەڵڵاهی تەرەمەندی یانی ترش نۆشتان بێت شتی خۆشتریشمان هەیە لەو سەری بەس ئەوە زۆر بەتام ئەوە زۆر بەتامە تام و چێژێکی نانە قەیسیەکە زۆر بەتام بوو ترشەمەنیەکان ئەمەیان ئەو هەنارە دنچی هەنارە ئەم دنکە هەنارە نەکوشراوە یعنی ئاوەکەی هەلە ناو دنکە هەنارەکەیە لەگەڵ سرکە خۆشکراوە زۆر بەتامە ئەمەشیان هەمان بابەتە دەستکردی خۆمان ئەم ڕەبای ڕەبای هەنجیر شەر بە خۆمانی دروست دەکەین یەک لە تێکەڵە هەرە بەتامەکان کە خەڵک بێتە شەقڵاوی بەبێ ئەم دوو تێکەڵەیە ناڕوە ئەمە هەمان تێکەڵەیە سەرەزاتە ئەم سەرەزاتە لە ناو ڕەبای شات و سرکەیە وەکو نانە قەیسیەکە شتێکی زۆر بەتامە تورشە ئەمەمان هەیە لە ناو ڕەبای هەنجیرە ئەمەها هەمان فستەق و گازۆ و باوی گوێزە ئەمەشیان لە ناو مڕەبای هەنجیرە هەیە حەزی لە شیرنە هەیە حەزی لە ترشە ئێستاەوە ترشە بەڵێ سەرەزاتمان هەیە بە ترشی و بە شیرنی ئەدیەوەش نانە قەیسیە ئەوە نانە قەیسیەکەی وەکو لای خۆتا ئەم تەمەڕ هەندێش ئەمەش دەستکردی خۆمانە پێ دەچێت زۆر ترش بێ بەڵێ ئەوەشیان تێستکە شتێکی زۆر خۆشە ئەوە خۆشکراوی سرکەی هەناری بەزدی زۆر بەتامە ئافیەتتان بێت ئەدی ئەوانە سینام ئەمانە هەمان گەڵاز و هەمان جێڵاسەکەی لەو لا خواردت تاوت بەس بەجددی ئەوە وایە ئەمەیان شتێکی زۆر تایبەتە نانە قەیسیەکە لە ناو ئەوەی دەستەکان خۆشی مەمنون زۆر